خوای گەورەکە فەرمێت لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. أو شيء لحضور خوای گەورە شەفاعەتەکە و ڕێگە ئەدا بە خۆی کە دەمکاتەوە. شەفاعەت چییە خۆشەویستەکانم؟ شەفاعەت بریتیە لە نێوەنگیری لە بینی دوو کەسە بۆ ئەوەی کە خێرێک دەستی دووەمیان بخەیت لەلایەن یەکەمەوە تەنها تۆ لە هاوکێشەکەیە هاوکاریت و حەلەقەی وەصلی. ئەمە پێوترێ شەفاعەت. شەفاعەت لە ژیانی خۆمانە زۆرە. ئەو کەسەی کە تێئەکەوێ لە بینی دوو کەسا کە خوێن کەوتۆتە بینیانەوە بۆ ئەوەی کە سوڵحیان کە، ئەمە شەفیعە لە بینیانەوە ئێوە ڕێکیان خاو بیان دێنێتە یەکتری. ئەو کەسەی کە ئەچێ بۆ خوازبینی خێزانێک بۆ یەکێکی تر، ئەمە شەفیعە و خوازبێنی کەرە و واستەی بۆ ئەکا بۆ ئەوەی کە دوو خێزان بگەینە بە یەکتری. ئەو کەسەی کە ئەچێ بۆ لای کاربەدەستێک بۆ ئەوەی کە کەسێک تەعین کە یاخود ئیمتیازێکی باتێ، ئەمیش لە هەمان کاتە شەفیعە و شەفاعەتەکەی وەرەگیرێ. ئەو کەسی خوای گەورە پەنامان با ئەمرێ هەموومان نوێژی لەسەرەکەین و دواتر نوێژ لەسەر ئێمە شەکرێ بە زمانی حاڵ ئەڵێی خوایە ئێمە لە فڵان کەس ڕازی بووین، نوێژ و دوعای لەسەرەکەین، دواتر لەگەڵ یادەین بۆ سەر قەبران تۆش لە ئێمە گەورەتر و بەڕەحمتری، ئەوە ئێمە تەسلیمی تۆمان کرد، تۆش لێخۆشە. ئەمانە هەمویان شەفیعن لە دنیایە. ئەو شەفیعانە قسەی یەکتری زۆر ڕەت ناکەنەوە، بۆ چونکە ئینسان و بەرپرسان و ڕئیس عەشرەتەکان و خێزانەکان پێویستیان بە یەکتریە بێ. حسابەکات ئەمڕۆ لەوە و سبەینێ لە کەسێکی تر، بۆیە شفاعەتەکەی وەرەگرێ، پێویستیش ناکا ئیزن وەرگرێ، خۆیەکەن بە ماڵەکەیە و داوای لێەکەن و ئەمیش ئەوەی لە توانایە بێت، ئەوەی لە پیاوەتی مرۆئەتیا هەبێ شفاعەتەکە ئەگرێ. بەڵام ئەم شفاعەتە لە پەنا خوای گەورەیە فەرمێ من ذا الذي يشفع عنده إلا بإذنه. ئەوە چێ ڕێگە بە خۆیەدا لای خوای گەورە عنده شفاعەت کات، واتە ئێمە لە کاتێکە پەنا بۆ یەکتری ئەبین بۆی کە لای خوای گەورە شفاعەت بکەین، ئاوامان لێ دێ پەنا ئەبین بۆ بتێک، پەنا ئەبین بۆ مردوویەک، پەنا ئەبین بۆ شێخێک، پەنا ئەبین بۆ پیاوچاکێک، پەنا ئەبین بۆ هەر شتێک بمانگەێنێتە خوا. بۆیە خۆمان تووشی شرکێکەکەین کە دواتر لی دەرناچین، بۆ ئەوەی کە ئەم شەفاعەتە بگەڕێتەوە بۆ خوا هەمووی. قل لله الشفاعة جميعا، بڵێ شەفاعەت هەمی بۆ خوایە. هیچ کاتێ ئینسان دەسەڵاتی نییە لە ڕێخستنی شەفاعەت و نێوەنگیری لە بینی بەندە و خوایە. واتە ئەگەر داوای شەفاعەتمان کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەبێ داوا لە خوا بکەین کە پێغەمبەر کا بە تکاکارمان بۆ ئەوەی کە لە قیامەتا لێمان خۆش بێ، چکە ئێمە تاوانباری نابێ خۆمان واسەی بکەین بڵێن وەڵڵاهی خوایە ئێمە تاوانمان زۆرە ناگەینە تۆ، بۆیە فڵان کەس ئەکەین بە واستە لە بینی خۆمان و تۆیە بۆ ئەوەی کە ئەو لە جیاتی ئێمە قسە بکە.